هەمیشە دەبێت ئەومان لەبیر بێت کە خۆراکی تەندروست و خاوێن گرنگترین خاڵی بە تەندروست هێشتنەوەی جەستێ. بەرپرسیارەتی بە تەندروست بەکارهێنان و ئامادەکردنی خۆراک دەکەوێتە ئەستۆی لایەنی پەیوەندیدار و هاوڵاتیانیش خۆیان. لایەنی پەیوەندیداری تەندروستی بەرپرسیارەتی بە سەلامەتی گەیشتن و هەڵگرتنیان لە کۆگەکان و چاودێریکردنیان لە کاتی فرۆشتن و ئامادەکردنیان لە شوێنە گشتیەکان دەکەوێتە ئەستۆ. بە هەمان شێوەش هەڵبژاردننی جۆری خۆراک و ئامادەکردنیان لە ماڵەوە لایەنێکی گرنگتری ئەم بابەتێ. بەڕێوەبەرادی کاروباری تەندروستی لە شارەکانی کوردستان لە ڕێگای تیمەکانیانەوە بەردەوام چاودێری ئەو شوێنانە دەکەن کە خۆراکی لێ دەفرۆشرێت و ئەو شوێنانەش دەپشکنن کە خواردن پێشکەش دەکەن وەکو ڕێستورانت و چێشتخانەکان. ستافی بەرنامەی ساڕێژ هاوڕێتی یەکێک لە تیمە تەندروستیەکانی بەشی چاودێری خۆراک لە بەڕێوەبەرەتی کاروباری پاراستنی تەندروستی هەولێر دەکات لە کاتی بەجێگەیاندنی کارەکانی خۆیان. زیاد عوسمان بەرپرسی تیمەکەی. کاک زیاد ئێستا ئێوە وەکو بەشەکەتان کارتان چییە کە هاتنەتە ئەم ڕێستوران؟ مەسەلە داخلی هەر ڕێستورانێک دەبێن تەماشای ئەوی بەرچامەندە پاکخانی شوێنەکەیە، بەڵام ئەمە تاکید لەسەر مۆڵەتی شوێنەکە دەکەینەوە. مۆڵەتی تەندروستی؟ بەڵێ مۆڵەتی تەندروستی شوێنەکە لەگەر کارتی کرێکارانی ئەو شوێنێکە کاری بۆ دەکەن. کارتی کرێکارەکان بوو لەبەرەوەی ئەمە یاسایەکمان هەیە لە بەڕێبەراتێکەمان، ئەگەر هەر شوێنێک کرێکاری تدابی دەبی سەرەتا کرێکارەکە کارتی تەندروستی ئەمە هەبێت بۆی وەکوگری بەحسی مختبەری بۆ بکەین ئەو کرێکارە سەلامەت بێت لە هەموو نەخۆشی بتوانین سەلامەتی ئەو کەسێک کە دەلی ڕنانی دەخواتن بپارێزنی. ئەمە کاری ئێمە پاراستنی گیانی هاوڵاتیانی ئەو هەرێمەیە. ئێستا زۆربەی شوێنەکان ئاگادارماکردنەوەکو ئەگەر ئاگاداربی مۆڵەتی تەندروستیەکان دەبی هەڵواسرێ. اینجا پەراوی تەندروستیمان هەیە، لەناو پەراوەکەی کارتەکانی تەندروستی و کرێکاران کە لێرە کار دەکەن. ئێمە بەدواداچین بۆ بادەدەگەن تەماشای خواردنەکە و بابەتەکە و شێوازی کارکردنیان بەدواداچین بۆ دەکەن. پشکنینی شوێنی چێژدێنان و تەندروستی کارمەندەکان ئەرکی سەرەکی ئەم تیمانەیە. باشە کاک زیاد لە هەموو شتێک زیاتر کە ئێوە بەلاتانەوە گرنگە لەم چاودێریکردنە چییە؟ ما لە کە پاشەوەی کە مۆڵەت بە شوێنێک دەبێ و کارتەکان تاو دەبی ئەمە خاوێنی و ڕێنمایی تەندروستی لە هەموو شتێک لە ئێمە مهمترە کە چۆن کار دەکەن. ئەمە بەڕاستی چنە شوێنێک کاری ئێمە پێدانی ڕێنمایی تەندروستی بە شوێنەکان. سێستەکە و شوێنە چین یەکیان کە کاری کەبابی دەکرد زۆر تاکیدم لەسەر کردەوە دەست ئەو دەستەی کە کەبابی پێ حازر دەکرد دەستکێشی لەدەست بوو. لەبەر یانی بەڕاستی ئەمە ئەویان زیاتر بەرد گۆشتەکە بەڵێ دڵخۆشمان دەکات بۆی خاوێنیش گۆشتەکە دەپارێزی، ینی زیاتر ئێتیمام بە خاوێنی کارەکەی خۆی دەدات. ئێوە ئەچنە ناو مەوزوعی ئەو خواردنانی کە لێرە چۆن هەڵگیراوە لە ڕووی ئێکسپایرە و لە ڕووی هێنانی ئەوانەشان لەگەڵا هەموو شتێک تەماشا دەکەین. سەردانی وەکو بەڕادەکە کە چونە ژۆرە سەردانی بەڵێ تەماشای تاریخی بەسەر چوونەکەی دەکەین. ئەو بابەتانەی کە هەرژیا چۆنێتی هەڵگرتنی کە ئەو ماستاوە سەرۆ نەخۆن نادرابوو پیان چا دەکەین. یعنی ئەو بابەتانە وەکو بابەتێکی ڕۆژانە ئەمە پێداچنەوەی زۆر باشە. بە شێوەیەکی گشتی ئەگەر لەسەر ئیشی ئێوە قسە بکەین کە زیاتر بڵین کاروبارەکەتان لە ناو شاری هەولێرە، ئەتوانی بە هاوڵاتی بڵێ مەطعەمەکان کێشیان نییە بڕۆنانی لێ بخۆنی ئەتیادیە یان بەڕای تۆ هەیە شوێن هەیە کە پیسە؟ ئێمە
وەکو کاری خۆمان وەکو بەڕێوەبەرایەتی کاروباری پاراستنی تەندروستی ڕۆژانە 18 تیمی گەڕۆکمان هەیە لە هەولێر تەبیعی هیچ شوێنێک بێکەم و کورتی نابێت و هەولێرش وەکو هەموو جیهان بێکەم و کورتی نابێت بەڵام ئەمە هاوڵاتیانی خۆمان دڵنیا دەکەینەوە ڕۆژانە تیمەکانی تەندروستی لە بەڕێوەبەرایەتیەکەمان چاوکراون ڕۆژانە دەگەڕن هەر شوێنێک بزانین کە تەنها کەمکوتێکی زۆر کەمیشی هەبێ ئەمە بە دووادەچون بۆ کارەکە دەکەین زۆر باشە من وەکو هاوڵاتیەک ئەگەر بەیانی چوومە چێشتخانەیەکەوە منداڵەکەم یان خۆم پاش ئەوەی کە نانمان خوارد لەو ڕێستورانتە تووشی حاڵەتێکی تەندروستی بووم بەچێ بڵم ینی پەیوەندی بەکوێ بکەم ژمارە تەلەفۆنمان هەیە و ئاگاداریش گرێتەوە لە زۆربەی مثلەن لە بەنامەکانی تەلەڤیزیۆن ژمارە تەلەفۆنە درێتە بە هاوڵاتیان و هەر تیمێکی ژمارە تەلەفۆنی خۆی هەیە دەتوانی ئاگادارمان بکەوە یاخود هەر بە زۆر کار تیمە تەندروستەکان ناسراون ناوشاری هەولێر یان جاری وا هەیە بە مەسیجێک ئاگادار دەکرێنەوە ئەمە شوێنەکە بەسەر دەکەینەوە و پێداچوونەوەی لەبەر دەکەین یعنی تاکید دەکەینەوە کە ئەو شوێنە تا چەند سەلامەتە هاوڵاتیانیش دڵیان دەکەینەوە لە بابەتەکە بەربوومە ئاژەڵیەکان پێویستی بە چەند ڕێنماییەک هەیە کە لەو شوێنانە پێویستە جێبەجێ بکرێت پێش ئەوەی بکەونە دەستی بەکاربەر تا مەترسی نەخۆشکەوتن و تێکچوونی باری تەندروستی هاوڵاتیان کەم بکرێت. ماوەی بەسەرچوونە نزیک بۆ بیانینە پێشەوە دووبارە پێداچوونەوەی بکەوە بزانی باشە بەڕێزم زیاد کە یاریدەدەری تەندروستی خۆپارێزیە ڕێنماییەکانی خۆی دەداتە خاوەنی کۆگاکە. باشە کاک زیاد پێشەوەی بچینە ئەو سەموخانەی ئێرە ئەو عەرەبانانی کە لەسەر جادەکان لەفە و خواردەمەنی دەفرۆشن بە هەمان شێوە ئێوە مۆڵەتتان پێداونیانە لە کارنامەی خۆمان لە بەڕێبەرایەتمان بەڕێبەرایەتی کاروباری پاراستنی تەندروستی هەر شوێنێک داوای مۆڵەتی ئێمە بکات سەرەتا دەبینی مۆڵەتی شارەوانی هەبێت کە دێ سەردانی مەدەکا مەچەند ڕێنماییە کە پێدەن دەربارەی ڕوبەری شوێنەکە و چۆنێتی ئامادەکردنی شوێنەکە ئینجا دەبێت بچی لاریمانی ئەو بەشە شارەوانی وەرکە ئەو شوێنە سەر بە و بەشەیە ئەگەر هاتو شوێنەکە ڕەزامەندی بەشی شارەوانی وەرگرت و ئەو کات ئێمە دەچین مۆڵەتی تەندروست پێدەین بەڵام عەرەبانەکان ئێمە بە خۆمان ئامۆژگاری هاوڵاتیان دەکەین کە خواردن لە هەموو شوێنێک نەخۆن تەنها ئەو شوێنانەی کە مۆڵەتی تەندروستیان هەیە و بە شێوەیەکی تەندروست خواردن ئامادە دەکەن. باش بەس ئەو بڵێ ئەو عەرەبانانەش بە هەمان شێوە ئەیانەوێت کاسبی بکەن ئەیانەوێت ئەو خواردنە بفرۆشن پێدوانی ینی ئەگەر بکرابە لە ڕووی تەندروستیەوە چەند ڕێنماییەکیان بۆ دیابیم کرای بە هاوکاری وەکووتت لەگەڵ شارەوانی و پارێزگا بۆی ئەوانیش هەم بتوانن کاسبێکی خۆیان بکەن هەم ئەو کەسێک کە لەوێ لە فەکەشیان لێ دەخوا تووشی کێشەی تەندروستی نەبێت. ئەمە لاریمان نییە ئێستا هەندێک شوێنمان هەیە وەکو کوشک ئەمە مۆڵەتیان پێ بدەین بەڵام کوشکەکە تەنها بۆ فرۆشتنی مەسەلەن بابەتی شتەدا پۆشراوەکان شتی ساردەمەنی ینی وەکو خواردنەوەی ساردەمشتیوە ئەوە لەوانەیە بە 8 مەتر ئەمە وەکو برەی مۆڵەتی پێ بدەین بەڵام بە مەرزێک شوێنەکە تەندروست بێتن
شوێنەکە تەندروست بێتن ئێوە هیچ چاودێری ئەو عربانانە ناکەن طبیعی قەت دەچن ئەمە 18 تیمی تەندروستیمان هەیە لە ناو شاری هەولێر ڕۆژانە لە گەڕانەکانیان ئەمە چەندین جار تیمەکانمان ئەو شوێنانە یاخود عربانە ناونووسکرایە بۆ ئەوەی ئەو شێوازی خواردن و فرۆشتنی خواردنە نهێڵین چکە بەڕاستی لە زۆر شوێنان بەرچاومان دەکەوێتن فرۆشتنی ئەو زۆر خواردنانە ناتەندروستە کەواتە چارەسەرەکە بۆ شێوە بۆ کە ئەوانە ناونووس بکرێن شوێنی تایبەتیان بۆ دابنێت طبیعی ئەمە هەر بۆ بتوان لە ڕێی تەندروستیەوە زیاتر ئاگاتان لێ بێت. هەر کەسێک بێتن بوێتی مۆڵەت تەندروستی دەرکا لە زیاتەوەی کە عربانێک دامدرێ دەتوانێت دوکانێک بۆ خۆی ئامادە بکاتن ئەمە تەنها مەساحەی خواردنگە 16 مەترمان داناوە بۆ ئەوی بتوانین یارمەتی هاوڵاتیان بدەین هەر کەسێک بوێتی خواردنگەیەک دابنێتن 16 متر مەساحی بێ چەند ڕێنمایی ترێ وەکو کاشیکردنە یاخود شوێنی مەتبەخی ئامادەکە یاخود ئەو شوێنێکە مەسەرەن ئاگری لێ دەبی شوێنەکەی کاشی بکاتن بۆی خۆی لە زەرەکانی ئاگر بپارێزتن مەبەستی ئێمە تەنها مەبەستی بەڕێبەراتەکەیمە پاراستنی ژیانی هەموو هاوڵاتیان هەنی چ ئەو کەسێک کە کار دەکات لە خواردنگە چکە ئەو کەسێک کە خواردنەکە دەخوات. شێوە پاکوخاوێنی سەمونخانە و نانەوەخانەکانیش کە ڕۆژانە هاونیشتیمانیان بەشی پێویستی خۆیانیان لێ دەکڕن بەشێکی سەرەکی کارەکانی ئەم تیمێ. سەمە شوێنەکە دەچین ئەوە جاری پێشوو لزنەکانی ما هاتوونە سەردانی شوێنەیە کردیە چەند ڕێنمایەکیان بەو شوێنەدایە لە 19 سەردانیا کردیە یەک لەوە خاوێنکردنەوەی ژووری هەڵم ئەو فڕنی ئۆتۆماتی ژووری هەڵمیان هەیە کە هەویرەکە دەگرن دەبی ژوورەکە خاوێن ڕابجیرێ خاوێنکردنەوەی سینیەکان ئەو سینامە لەوانەیە پاشماوی سەمونی پێوە بۆ ویستیان لەبێ خاوێنکرێتەوە گۆڕینی مێزی هەبیر کاتێک کە هەویری لەسەر دەکرێت ئەو خاڵە بەدواداچون دەکەینەوە جێبەجیان کرد ئەگە جێبەجیان نەکرد ئینزاری دووەمیان دێ ئەگە جاری دووەم هەر جێبەجێ نەکرا ئەمە هەر دەستین شوێنەکە دادەخەین ینی لە بەڕێوەبەراتەکەمان دوو جاران ئاگدارکردنەوەی دەدەینێ کۆتا ئاگداری شوێنەکە دادەخێت ئەگەر هاتوو ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ نەکرا لەو شوێنە. شێوازی هەڵگرتنی ئاردەکان زانە ئێستامە دایمەن ڕێنمووی دەدەین لە شوێنەکان دەبی هەڵگرتنی مادە خۆراکیەکان دا تاکو 20 سانتیم لەگەر ڕووی زەوی بەرزایی هەبێتن ئێستاەوە هەیەی سکیبیان داناوە هەموو سکیبدانراوە لە بەرەوەی بتوانین ئەگەر هاتو شوێنەکە هەر شتێک بتوانین ئاگدارن مەسەلەن زاری وایە جوزە یاخود مشکە یاخود مێرولێ ئاگدارمی کە شوێنەکە خاوێنە ئێستەوە بە ئاسانی خاوێن دەکرێتەوە دەتوانێت بشوورێ بەڵام ئەگەر لەسەر زەویەکە بی پاکردنەوەی ئەستەم دەبێت. شێوازی کارکردنی کرێکارەکان ئەویان لەسرە هەرو کەس بەروانکەی دەبەستی لە کاتی هەویرکردن ڕۆز نییە بە هەمان شێوە پەنجەوانیان دەست بیان بۆ کاری هەویر بۆ کاری هەویر عادەتەن ئەمە دوو ملاحەزەی دەین ئاگداریان دەکەینەوە زیاتر ئەو کەسانێک کە دەستیان بەمووە زیاتر دەستیان داپۆشن یاخود کردنی مۆکە ئەمە ئاگداریان ناتوانن دەستکێش لە دەست بکەن بۆ کاری هەویر دەستکێش بۆ هەویرکردن بڕک ناخۆشە یان دەبی هەم مۆکەیان کەم بکەن چکاتە ئەو خەڵکی خۆمان ئەو منطقەیە هەمووی مودارە یان دەبی مۆکەی بتاشەی یاخود ئەوەیە کە زیاتر لەبەرکاتن بۆ ئەوەی پارێزگاری لە هەلوەڵینی مۆکە بکات. لە بابەتی هەڵگرتنی مەسەلەن ئەو سندوقی کە سەمونی لە ناودان ئێمە دایمان ئامۆژگاری ئەو شوێنان دەکەین کە خامی سپی بەکاربێنێ ئەو خامە سپیا لەبەر کاتێک کە پیسەکەی پێوە دیاری بێ ئەگەر پیس بوو دەبێ بیگۆڕن یعنی ئەو خامە و بە تایبەتی ئەو سەمونخانانەی کە بێدەن سەمونخانەی بەردی
زیاتر خامی بەکاردێن ناو تاوڵەکانیان ئەو خامە دەبی عەلئەقەڵ 15 ڕۆژ جارێک یاکو مانجی جارێک بیگۆڕن کە پیسی پێوە دیار بوو دەبی بگۆڕدرێ ئەگەر لەتوانێتدا بشورێ احتمالی بشوێ ئەگەنە زۆربەی شوێنەکان دەبرەوەی ئەو پارچە قماشە سپیە نرخەکەی هەرزانە زۆربیان دەیگۆڕن یعنی ڕەنگەکەشی پێوەی دیارە ئەگەر دیارە ئەگەر پیس بیتن ئێستا ئەوە خاوێنە دیار یعنی ئەو هوردە سەمونێکەوە بەربوونی سەمون ڕۆژانەیە ڕۆژانە خاوێن دەکرێتەوە ئەمە ئامۆژگاری و ڕێنمویان دەکەن کە ڕۆژانە پێداچوونە لە بناو سندوق سەمونەکە بکەن وهی بە هیچ شێوێک ئەو داپۆشینی سەمون نابێ بە مادەی نایلۆن بیتن لە بۆی هەڵم نەکا یاخود بخار نەکات و خۆی تێک نەداتەوە سەمونەکە تێک نەچێتەوە لەگەڵ دکتۆر کەریم کاکەیی باز لە چەند خاڵێکی پەیوەست بە خۆراکی ڕێستۆرانتەکان و تەندروستی خۆمان دەکەین. دکتۆرجان گرنگترین ئەو نەخۆشیانەی کە ئەگەری هەیە بگوازرێتەوە بۆ ئێمە ئەگەر هاتوو لە چێشتخانەکان یان لە ڕێگەی خواردنەوە کە لە دەرەوەی خۆین بۆ ئێمە بگوازرێتەوە چی؟ ئەو نەخۆشیەکان ئەوەی لە ڕێگەی خواردنەوە ئاو دەگوازرێتەوە بۆ مرۆڤ دەتوانین تەسنیب بکەین نەخۆشیەکان مەثەڵەن هۆیەکانیان بەکتریە ڤایرۆسیە یاخود تفەیلیە بێنە سەر بەکتریەکان ئەوەی مەترسی زۆر مەترسیدارە و لەو فترەیە هاوین و دایەتی پاییز نەخۆشی کۆلێرەیە نەخۆشی کولێرە نەخۆشیەکی مەترسیدارە یعنی مرۆڤ چێشتخانەکان خاوین و پاک نییە ئەو مەطعەمانەی ڕێیان پێ نەدراوە لە سەرجادە خواردن دەخۆن سەوزە دەخۆن ئەو شتانە ئاوەکە خاوێن نییە باوەی ڕۆژێک حتا 3 ڕۆژ دەخاوێنی نەخۆشەکە تووشی زبچوونەکەی یعنی ئاو زبچۆکەی وەکی ئاوی لێ دێت دایمەن زگێشانی کەم لەگەلە تایەکی بەسیتی لەگەلە وای لێ دەکا یعنی نەخۆشەکە دەبی داخلی خەستەخانە بکەوە و مەترسیە تەسەموم یعنی مرێ ژەهراوەکەی تەسەموم غذایی ئەوان ئەنواعیان زۆرە مثلا دەبی لێن کولەستەردیە ستافە ئیکۆلایە ئەوانەیە ئەوجا هەرێک و نەخۆشیەکە بەگێرە خۆی نیشانەکانی دیار دەکەی پاش یعنی چەند سەعاتێک هەیە حتا هەفتەیەک دەڕوە ئەگەر کەسێک ویستی خواردنگەیەک یان چێشتخانەیەک دابنێ گرنگترین ئەو مەرجانە چییە کە ئەبێت تێیدا هەبێ بۆی ئەو هاوڵاتیە پاشان کە ئەچێ لەوێ نانەکە ئەخوا هیچ کێشەیەکی تەندروستی بۆ دروست نەبێت خۆی مەرجەکانی ئەمە دیارە یعنی بەس هاوراتی نازانین مەرجەکان چییە هاوراتی بەس مەفرۆزە هاوراتی بڕاتە مەطعەمێکەوە ببینی مثلا هەڵوەسایە ئەوەی ئیجازەی سەحیەکەی هەیە و ماوەی بەسەر نەچووە ئێمە وەختی ئیجازەی پێ دەدەین ئەو چێشتخانە تیمە هەیە دێت یعنی دێتە مەطعەمەکە کەشفی دەکات دوو کەشفەیە کەشفی یەکەم و کەشفی دووەم هەم لە ڕێی مثلا مەساحەیە و لە ڕێی پاک و خاوێنیەوە دوای ئەو کارمەندانێک و لەوێ ئیش دەکەن دەبی هەمویان بتاقەی صحیان هەبی تەندروستیان هەبی بەحسیان بۆ دەکرێت یعنی ئەوە ڕۆتینی بەحسیان 3 مانگ جارێک بەحسەکە دووبارە دەکرێتەوە بۆی ئەو نەخۆشیانە لەوانە نەگوازرێتەوە ئەو نەخۆشیانێک و مەترسیداری و دووگاسەوە ئەو دەبی ئەوانە خاوێن و پاک بن یعنی ئەوانێک و ئیش دەکەن لەو مەطعەمانە ئایا طەباخە فود هاندلەرە یعنی خواردنەکە نەقدەکە قاب دەشوە ئەوانە دەبی بەردەوام ئەوانە 3 مانگ جارێک بەحسەکانیان دووبارە دەکرێتەوە بەحسی پیساییە بەحسی خوێنە بەحسی سینگە ئێمە بە حکمی ئەوەی کەوا لە دەرەوە ئیشەکەین بەڕاستی کاسبی دەرەوەین زیاتر خواردنی بازارە خۆین بەڵام شوێن تا شوێن فەرقەکە بەڕاستی نای لەسەر عارەبانەکان بەڕاستی خواردنێکی بەڕای من پاک نییە چکە من خۆم خواردنم خواردو لەسەر عارەبانە زۆرش نەخۆش کەوتم بەڕاستی ڕۆژانە چەندها کەس بۆی لە فەیسە عارەبانە بۆی خواردنێکی سەرشەقامەوەم کەسە تووشی نەخۆشیە بێ ینی لە ڕوو تەندروستیەوە زۆر مەزبوط نییە فەرمانبەرین زۆر جار ناتوانین لە ماڵەوە خواردن بخۆین ژەمە خواردنەکانمان بەلایانی کە مەژنێکمان لە دەرەوەیە بەدڵنیایەوە زیانی بۆمان هەبووە و زیانی بۆ تەندروستیمان هەبوو ئەوەش لە دروستکردنی زیبکە و باوڵێن کۆمەڵە نەخۆشی کە بۆمانە گوازرێتەوە لە دەستی ئەو کەسانی کە دروستی ئەکەن یاخود
بۆتە هۆی حساسیە بۆ جەستەمان بە تاکید زیانی هەبووە. من فترة يعني تقريبا لمناڵێ و هەل لە دەرەوە نانەخۆم زۆر يعني حتا پێیان بکرە لە بازار نانم خواردووە و لەخوا بەزار بێتان دوورەتیشم زۆر باش. کۆمەڵێک شتمان لە بازار کڕیوە کە بریتین لە چەند بەروبوومێک ئەمانوێ خوانی ئێوارە ئامادە بکەین لەگەڵ خانمێکە لە ناو چێشتخانە و ماڵەکەی خۆی بابێک کۆبزانین ڕێگا تەندروستەکان چییە بۆ ئامادەکردنی خواردنێک لە ماڵەوە. دەچینە لای یەکێک لەو خانمانەی کە خۆی دەڵێت گرنگیەکی زۆر بەلایەنە تەندروستیەکانی خواردن دەدات. ئەمە نەختێک گۆشتمان کڕیوە لەگەڵ تۆزێک تەڕە بە تەمای دروستکردنی شفتە خواردنێکی کوردەواریە و لە زۆربەی وڵاتانی تریش دەخورێت مەرج نییە بڵێن کەەوە خواردنێکی 100% تەندروستە بەڵام لەبەرەوەی زۆرترین ڕێنمایی تەندروستی دەتوانین لە ئامادەکردنی ئەوەیە کە خواردنەکانی تریش لە کاتی ئامادەکردنیە احتیمالی هەیە بیکرێتەوە. لە هەر کاتێکە بمانوێت ئەو خواردنەیان ئەو بەرهەمەی کە ئێمە خۆراکێکی لێ ئامادە دەکەین ئەگەر بەروبوومی ئاژەڵی و وەکو گۆشت و مریشک و ئەو شتانە بێت باشتر وایە ئەو تەختەی کە لەسەریان وردەکەین جیاواز بێ لەگەڵ ئەوەی کە زەڵاتەکەی لەکەین بە هەمان شێوە بۆ کاتی شتن و ئەوانش فەرقێکی پێەکەی ئەویان لەگەڵ ئەوان تێکەڵ ناکەی گۆشت. باشتر وایە کە گۆشتەکە لە ماڵەوە قیمە بکرێت تا دوور بێت لە پیسبوون بە پاشماوەی ئەو گۆشتانەی کە پێشتر بە هەمان ئامێر قیمەکراون لە ماڵەوەش پێش بەکارهێنانی دەبێت ئامێری قیمەکردنەکە بە باشی خاوێن بکرێتەوە. بێگومان هەر خواردنێک کە لە ماڵەوە ئامادە دەکرێت مەبەستی ئەمەش لەم بەرنامەیە ئەوە بوو ئەو خواردنانی کە لە ماڵەوە ئامادە دەکرێت چەند ڕێنماییەکی تەندروستی هەیە بۆی بتوانین خواردنێکی تەندروست و لە هەمان کاتە دوور بێت لە میکرۆب و بەکتریاکان کە تووشی نەخۆشیمان بکەن سوودێکی تایبەتی هەیە بەڵام کە ئێمە شفتەمان هەڵبژار وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد تەنها لەبەر ئەوەیە زۆر ڕێنمایی تەندروستیمان دەتوانیت چ لە سوورکردنەوەکەی چ لە ئامادەکردنەکەی بۆیە هیوادارین زیاتر گرنگی بە لایەنی تەندروستی و هەڵبژاردننی جۆری خواردنەکانمان بدەین بۆی بتوانین تەندروستی خۆمان زیاتر بەرەو پێش بێن. دووبارە سپاس هێکاخە دەستان خۆشبی سەرکەوتو بن ئیشاڵەوە بە خێراتیەوە دەکەم دەستخۆشی لە بەردانەکەتان دەکەم ئیشاڵە نمونەتان زیادی چونکە تەندروستی بۆ مرۆڤ زۆر گرنگە و تۆگەر تەندروستی باش نەبوو لەزەت لە ژیان ناکەی خەڵاس. ئەگەر بمانەیە بە تەندروستی بژین دەبێت هەوڵی زیاتر بدەین ماندوو بین لە پێناو تەندروستیمان تاوەکو بتوانین دوور لە نەخۆشی بە ئارامی پشوو بدەین. هەر شاد